مرۆڤ و تەنانەت لەناو مافی مرۆڤ وەسیلەیە بوونەوە نییە ئەوەی کە ناونراوە مافی مرۆڤ ئاچووکە مافەکان سیر کە بزانە چییە مافەکان هەمووی لەناو کارکردنن هیچی ڕەبتی بە بوونەوە نییە بەڵێ حتمەن ینی وەکو بڵێ ڕێگایەکی تری جگە لە ڕێگای بوونی گرتووەتە بەر کە ڕێگای چییە ڕێگای کارکردن لە ڕاستیان هەر لەبەرەوە کۆمەلگای ئەوروپی لەسەر تحول لەناو کۆمەلگای ئەوروپیا لەوێەوە کۆمەلگای ئەوروپی دروست دەبێت بە معنایەکە هەیە کە ئامرازەکان دەگۆڕێن بە ئامێر کۆمەلگای کشتتوکاڵی تحول دەکات بۆچی کۆمەلگای پیشەسازی لەناو کۆمەلگای پیشەسازیە ئەوەی مەرکەزیەتیەیە چییە ئامرازە و حەسە بەو بیرکردنەوەی مارکس کە وەسایلی ئینتاج دەبێتەوەی گۆڕینی چی کلتور یعنی ئەوەی پیشەیە محکوم ئەوەی کە ئاکاریە محکومە بەوەی کە پیشەیە ئەمە چییە ئەمە ڕێک ئەوەیە کە بوون لە پێناو چایە لە پێناوکردنایە نەک بە پێچەوانەوە لە کاتێکە خۆی ئەگەر لە ڕووی پرۆسەی داهێنانەوە بیری لێکەینەوە ئەسڵەن ئەمە پێچەوانەیە هەموو ئەوەی کە دۆزراوەتەوە دەدۆزرێتەوە و سڕانەی کە لە تەبیعا هەیە هەمووی لە دۆخی بوونا دەدۆزرێنەوە نە لە دۆخی کردنە ینی وەکو وەسیلە سەیری شتەکە ناکرێت جۆرێک لە پەیوەندی دروست دەبێت شتەکە ئەوەی هەیە لە خۆی ئاشکرا دەکە و ئەوەشی خۆی ئاشکرا دەکە لەناو ئێمایە بەشێکی لەناو ئێمایە بەشێکی چییە لە دەرەوەی ئەوەی ناو ئێمە ئەوەی دەرەوە متابقە دەکا و کاتە چی یاساکە دەدۆزیتەوە هەر لەبەرەوەشە ئەسڵەن یاسا ئەساسیەکان لەو سەردەما دۆزرانەوە هیچ علومی تەبیعی کە هێشتا و تەکنۆلۆژیا منداڵ بوو کۆمەلگاکەش پیشەسازی بوو فعلا ینی لە سەرەتاکانی زانست نیوتن 600 600 600 بۆ 600 دیکارت 600 گالیلۆ هەر 500 بۆ 600 هەموو ئەوانەی کە ئەساسیاتی فیزیا و ئەساسیاتی زانستەکانی تریان دۆزیوەتەوە هەر دیکارت خۆی باسی ئەوە دەکا کە ئامەی کە ئەم دەیدۆزێتەوە لە ڕاستیە ڕەبتی بە مۆزوعی دروستکردنی ئامێر و ئامراز و ئەم شتانەوە نییە لە لای دیکار ڕێک بە پێچەوانەی مارکسەوە ئەمەی کە ئەڵێ من بە ئەزمون کۆمەڵی یاسای سروشتیم دۆزیوەتەوە ئەمانە دێنە دەیکاتە بەڵگە لەسەر ئەوەی کە ئێمە دەشتوانین یاساکانی ئەخلاقیش چی بکەین دەرک پێ بکەین یعنی ئەوەی کە ئەو لە طەبیعا بۆ سەلماندنی شتێکی تری دێنێتەوە کە ڕەبتی بە پەیوەندیە مرۆییەکانەوە هەیە نەک لە پەیوەندی مرۆڤ بە دەرەوەی خۆیەوە دەرەوەی مرۆڤەوە و لە ڕاستیە ئەوەی دیکارت ئیشی بۆ کرد لە ئامانجەکەی خۆی لادرا هەر لەبەرەوەشە پەیوەندیە ئینسانیەکان تا دێت ئێمە ینی لە دۆخێکی خراپی پەیوەندی مرۆییە دەژین بەڵام لە دۆخێکی باشی پەیوەندی ئامێریە دەژین لەبەرەوە ئەو پەیوەندی نێوان ئینسان و ئینسان بینا نەکراوە فەرامۆش کراوە پەیوەندی نێوان ئینسان و ئینسان وا ڕێک خراوەتەوە کە پەیوەندیەکی پیشەوی بێ ڕەبتی بە چیەوە بێ بە معمەلەکانەوە پەیوەندیەکی معمەلی بێ پەیوەندی بێ بۆ ئەوەی چی بەرهەم بکەوێتەوە بەرهەمی چی بەرهەمی ئەوەی کە خۆی پێویستێتی جسمی پێویستێتی یعنی ئەوەی کە بەشە حەیوانیەکە ئینسان پێویستێتی لەبەرەوەی ئەم منتیقەی ئینسان چی کراوە بینا کراوە و چووە بۆ ئاسمان بەس کراوەتەوە بەڵام شوێنێکی تریایە چییە وەک خۆی ماوەتەوە لێرەوە تۆ ینی چیانی دەبێت بیر لە جۆرێکی تر لە زانست بکەیتەوە کە خەمی چی بخوا خەمی ئەم پەیوەندیە بخواوە بێت یاسا ئاکاریەکان دەرک بە یاسا ئاکاریەکان